الحمد لله حتى استا رزقي حرام نخواردي وبابشم باورناكم خوارد بي مام كمال أمنا حلالة شون في هذا به؟ بيشتشي بخيرادني بريستان دكم ناوم كمال حاجي أحمد دودر متسيا لصالي 1980 كوا أو شيء ذاك شربت دودر ميدا فرشين لخواي بزياد بيدينا تقاني لبو بردنوي رزقة شي حلال لو مالو من دال مانو لو كارمان داني كلا كليش مان كار دكن لبوانش إن شاء الله بدسي ناني حلال زحمته ياخذ آسانة حتما ناني حلال بيدا كردني زحمته بوشي زحمة ناني حرام زو بيدا دم ناني حلال زحمته رنزو ماندبوني ديوتا بيداك هينو نابن برسي نابن ياخذ ماندو نابن أو كاتيك ناني حلال بدسي حتما تاني دبين برسي دبين ماندي دبين لساعات اشتو تقال مان ليلة هي حتى دو شوي كراينو حتما همو ما ماندي دبين اماش ماندي دبينو كارمندگانش ما ماندي دبين چه هستێک تەیە ئەو کاتێک کە نانێکی حەڵال کار دەکەی نانێکی حەڵال بەدەستێنیت و دەیبیت بۆ ماڵەوە الحمد لله حتى استا رزقي حرام نخواردي وبابشم باورناكم خوارد بي الحمد لله اوي بحلالي بيدا دبي زور مرتاحم كلا سر لسبالي في دادني زور بمرتاحي دنوي مام کەمال هیچ جار ئۆفەرێکت هاتووتە پێش بەتوان گوتی بێ وەرە لە فلانە شوێن کار بکە موچەکەی زۆر باشە بەڵام گومانت هەبێ کە نانەکەی حەڵال نییە ئەنجام نەدا بەخوای ئەمان الحمد لله خوێندەواری موابە قۆت نییە شادەشم نییە و لە بۆ مۆسەفاتیش ئەمن نابمە مۆسەف ئەمن الحمد لله کاسبم و زۆر زاری سەتان زار تەرفەت لۆ ڕێک دەکەویتن کە بێ ئیشە چکە بکەی ئەو ئیشە وایە ئەمان دیبوونی تێدا نیە ئەمە الحمد لله چاومان لە ئیشکە نییە لە کوردەواری خۆماندا قسەیەک هەیە دەڵێن ئەگەر تۆ نانی حرام بخۆی نەخۆش دەکەوی الحمد لله لە خوایە بە زیادوەتی بەبیرم دێ ئەمن داو دەرمانم هەنە خواردیە بە شکری خۆم یعنی بە دەردی خۆم دەرێت ئەوەی نانی حرام پەیدا دەکات باوەڕم بێگە لە ڕێی خەستەخانە و داو دەرمانی سەرفی دەکات یعنی ئەوەی نانی حرام دەخوا لە نەخۆشخانەوەی نانی حەڵال بەدەستێن لە ماڵەوە ئەوە بەڕای خۆم یعنی وا دەبینمەوە هەر کەسەکە گەنانی حەڵال دەخوا پێویستی بە داو دەرمان و سەیدەلی و دەرمان نییە خوای گەورە بەخۆی نەخۆشی ناکاتن مەسەلە زۆرە ژەرێ نانی نال الهەوا للهەوا ئەوەی زەحمەت پەیدا دەبی زەحمەت سەرف دەکرێت ئەوەی زوو پەیدا دەکرێت زوو دەڕواتن دەستی ماندووش لەسەر زجی تێرە یعنی هەر کەسێک چاوی لە کاسبیتن الحمد لله ساڵ 12 مانگ ئیش هەیە ئەگە زۆر ئەگە کەم دەبی قەنەعەتت بە ئیشەکەی هەبیتن بۆ بەدەستێنانی نانی حەڵال چی بە منداڵەکانی خۆتت گوتووە بابیشم بەمەی گوتیە ئەمنیش بە منداڵەکانی خۆم دەڵێم کوڕم لوقمەی حەرام مەبەنەوە ماڵێ لوقمەی حەڵال ماڵی تێک دەدا شیرازەی یعنی شار تێک دەداتن بەدەستێنانی نان حەڵال قەدیم ئاسانتربان ئێستا قەدیم بۆ ئیش زۆر بوو عالم فەقیر بوو یعنی تەکنەلۆجیا ئەوەندا پێش نەکەوتو بوو ئێستا هەموو شتێک زەحمەت بووە یعنی پێشتر لە بازاڕێ لە هەشتاکان نۆهەتەکان لە بازاڕێ ئەوەی قەدیم بی بە بریان دێ دوکاندارەکان داهاتنە دەرێ دادەنیشتن هەر کەسێک سبەینا سەرفەتاحی دەکرد دەچۆ ژۆرێ لە دوکانەکەی خۆی ئەگەر کابراەک لە دوکانەکەی خۆی مشتریەکەی لۆ بەهات باە دەیان گوت بڕۆ فلان کەس مایە سفتاحی نەکردیا بڕۆ بە ئەو سفتاحەکەی بکاتن یعنی جیران لەگەر یەکدری زۆر باش بوو لەم سەربانی 50 کەس 6 کەس لە حەسارەکان 20 کەس 30 کەس دەنووسن هەمووی وەچی خوشک و داچی یەکدری دەنووسن هەموو پەردەچیان لە مابینیە بوو زۆریش عالم مرتاح بوو هەموو عالم لەناو لە دوکانی خۆمان لە ساڵی نۆتەکان بەخوای ئەوەمان هەبووە بەڕادمان هەبووە ڕۆژێ بە دوو بەرداغی ئیسێک 2000 کەس 3000 کەس ئاوەکەی دەخوارد کەس نەخۆش دەدەبوو ئێستا کەس بە بابی خۆی بە منداڵی خۆی بە خێزای خۆ بەرداقەی ناخواتەوە کە ئاوی خواردەوە ئەو پێی ناخواتەوە یعنی لەوەی بەوە بوو خەستەخانەی نانەکەلی هەبوو
داو دەرمان هەبوو کەس ئەوەندە نەخۆشی عەنتەکانی دەزانی ئەوەندە عالەمە مەنگۆڵ بوو یخۆ ئەشیاکەش خراپتر بوو علمی جواب پێش نەکەوتبوو ئەمە بەهۆی نەبوونی نانی حەڵال وای کردێکە بەڵێ نەخۆشە بڵاو بێتەوە بەڵێ گەورەکان ئەو شتەی دەینن کوالێتی خراپ دەینن کوالێتی باش نانی لە هەموو جێکی کوالێتی شتی باشێ کوالێتی باشێ کوالێتی خراپیشێ بەس دەبەرەوە ئیسفادەکەیان باش بیتن کوالێتی خراپ دەین